مامۆستا، هەندێک دەڵێن ئایا سزای دۆزەخێکی ئەبەدی بۆ ئەو گوناهانەی لە تەمەنێکی کورتخایەنی دنیادا ئەنجام دەدرێن دادپەروەرانەیە؟ بیرکردنەوەی ئێوە سەبارەت بەم بابەتە چییە؟ ئەمە یەکێکە لەو بانگەشانەی لەم ماوەیەی ڕابردوودا زۆر مشتومڕی لەسەر دەکرێت. لە ڕاستیدا دەتوانین لەم خاڵەوە دەست بە وەڵامەکەمان بکەین. تەنانەت دەڵێم دەشێت هێڵێکی تۆخیش بەژێر ئەم وەڵامەدا بهێنین. لە ڕاستیدا سەرچاوەی ئەم جۆرە پرسیارانە ئەوەیە کە لە ناخی مرۆڤەکاندا هەستگەلێکی وەک دادپەروەری و بەزەیی بوونیان هەیە. واتە سەرچاوەی سەرەکی ئەم پرسیارانە لەوێوە دێن و لەبەر ئەوەی لە مێشتیاندا جێگەی نابێتەوە ئەم جۆرە پرسیارانە دەکەن. بەڵام وەک ئەوەی لە سەرەتایشەوە وتم، هێڵێکی تۆخ بەژێر ئەم وەڵامەدا دەهێنم و دەڵێم هیچ کەسێک هێندەی خوددا ناتوانێت ببێتە خاوەنی دادپەروەری ڕەها و بەزەیی ڕەها. شتێکی وەهایش مومکین نییە، چونکە سەرچاوەی تەواوی ئەم هەستانە هەرخۆیەتی. هەرخۆیشی لە سەرەتاوە ئێمەی ئافراندووە. لەم سۆنگەیەشەوە گەر مرۆڤێک هەستێت بەوەی بەزەیی یان دادپەروەری پەروەردیگارەکەی خۆی سەرزەنش بکە، لە بنەڕەتەوە من بەم نمونەیەی دەچوێنم. بۆ نمونە، خۆر هەڵ هاتووە و پارچە ئاوێنەیەکی بچووکیش لەسەر زەویەکە کەوتووە. لە نێو ئەو پارچە ئاوێنە بچووکەدا خۆرێکی بچکۆلانە دەردەکەوێت. واتە بە شێوەیەک لە شێوەکان تیشتی خۆر دەداتەوە. بەڵام ئەو پارچە ئاوێنە بچووکە ناتوانێت بانگەشەیەکی لەم شێوەیە بکات و بڵێ ئەو ڕووناچیەی لەلایەن منەوە پەخش دەکرێت لەو ڕووناچیە زیاترە کە لەلایەن خۆرەوە پەخش دەکرێت، یان ناتوانێت بانگەشەی ئەوە بکە کە هەرخۆی سەرچاوەی ئەو ڕووناچیەیە کە پەخشی دەکات، چونکە لە بنەڕەتەوە سەرچاوەی ڕووناچیەکە خۆرەکەیە. ئەو بەتەنیا لەوێدا دەیداتەوە. ئێمەی مرۆڤیش هەتا خاڵێکی دیاریکرا و پیشاندەری ناو و سیفەتەکانی خوای گەورەین. بەڵام ئەمەی شتێکی زۆر سنووردارە. جەنابی ئەڵڵا هەرخۆی خاوەنی بەزەیی و دادپەروەری ڕەهایە. گەر لێرەدا بچینەوە سەروەڵامی پرسیارەکە، بانگەشەکە بەم شێوەیەیە. مرۆڤێک لە تەمەنێکی سنوورداردا، بۆ نمونە 80 یان 90 ساڵ تەمەنێکی هەیە. گەر لەم تەمەنەدا گوناهگەلێکی کرد، ئایا سزایەکی ئەبەدی بۆ ئەو تەمەنە کورتە چۆن لەگەڵ دادپەروەریدا تەبادێتەوە؟ ئایا لە ڕووی لۆجیکەوە چۆن دەتوانین لێکدانەوە بۆ ئەمە بکەین؟ پرسیارەکە لە بنەڕەتەوە بەو شێوەیەیە. ڕەنگە هەر لە سەرەتاوە سەبارەت بە وەڵامی پرسیارەکە بتوانم ئەوە بڵێم کە لە قورئانی کەریمدا گوزارەیەکی لەو شێوەیە نییە کە بەتەنیا گوناهکردن ببێتە هۆی ئەوەی مرۆڤەکان بۆ ئەبەد لە دۆزەخدا بمێننەوە. بۆ هیچ مرۆڤێک سزایەکی لەو شێوەیە دیاری نەکراوە. لە قورئانی کەریمدا ئاەتێکی وەهانیە کە بڵێت بەهۆی گوناهەکانەوە بۆ ئەبەد لە دۆزەخدا دەمێننەوە. باشە هەڕەشەی مانەوەی ئەبەدی لە دۆزەخدا لە چێ کراوە؟ لەم بابەتەدا 3 پۆلێنی جیاوازمان هەیە. یەکەم کافران، دووهەم مشریکان کەوا هاوبەش و هاوڵ بۆ خوددا پەیدا دەکەن، سێەم دووڕوەکان، ئەوانەی دەڵێن ئیماندارن و ئەم قسەیە بۆ فریودانی مرۆڤەکان دەکەن و لە ناخەوە ئیماندار نین. لە قورئانی کەریمدا سەبارەت بەم 3 دەستەیە هەڕەشەی دۆزەخی ئەبەدی کراوە. خالیدینە فیها ئەبەدا. لەو شوێنانەدا دەفەرموێ بۆ ئەبەد لە دۆزەخدا دەمێننەوە. بەڵام ئەمە بەتەنیا بۆ ئەو کەسەیە کە بێباوەڕن و نکۆڵی لە حەقیقەتەکان دەکەن. بەڵام تەنیا لێرەیشدا لەلایەن زانایانی ئیسلامەوە بیر و ڕای جیاواز سەبارەت بەم بابەتە خراونەتە ڕوو. بۆ نمونە گەر نمونەیەک بهێنمەوە، زادگەلێکی وەک ئیبن تەیمیە و ئیبن قەییم و تویانە دۆزەخ ئەبەدی نییە، بەڵکو بەواتای مانەوە بۆ ماوەیەکی زۆر دێ. ئەگەرچی ئەبەدە بەواتای ئەبەدیەت دێ، بەڵام زیاتر سەرنجیان لەسەر وشەی خالیدین چڕ کردوێتەوە. واتای ئەم وشەیەش بریتیە لەوەی بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ دەمێننەوە. هەر بۆیە بانگەشەیەکی وەهای شەیە کە مرۆڤەکان بە شێوەیەکی ئەبەدی لە دۆزەخدا نامێننەوە. وەک پێشتر وتم، ئەمە لە بیر و باوەڕی هەریەک لە ئیبن تەیمیە و ئیبن قەییمەوە نزیکە. بەڵام بیر و ڕای ئەهلی سوننەت و جەماعەت بە شێوەیەکی گشتی هاوڕان لەسەر ئەوەی کە شوێنێکی ئەبەدی وەک دۆزەخ بوونی هەیە. بەڵام گەر سەرنج لەسەر ئەو خاڵەیە چڕ بکەینەوە کە ئایا ئەمە دادپەروەرانەیە، ڕەنگە لە ڕێگەی هەندێک لێکچواندنەوە بتوانین زیاتر ئەم جۆرە بابەتانە ڕوون بکەینەوە. بۆ نمونە، بە گوێرەی ئەو دادپەروەریەی لە یاساکانی ڕۆژگاری ئەمڕۆماندا هەیە، مرۆڤێک تەقە لە مرۆڤێکی تر دەکات و دەیکوژێ. ڕەنگە ماوەی ئەم تاوانە لەو ساتەدا چرکەیەک بخایەنێ، بەڵام کابرای تاوانبار دەگرن و ماوەی 50 تا 60 ساڵ سزای زیندانی بەسەردا دەسەپێنن. ڕەنگە سزای هەتایشی بەسەردا بسەپێنن. دەیگەر ئێمە تەماشای تاوانەکە بکەین، لە ڕاستیدا چرکەیەک یان دوانی پێچووە، بەڵام سزاکەی 50 ساڵە. ئەمەم تەنیا وەک نمونە هێنایەوە.
دەیگەر چرکەکانی ناو 50 ساڵەکە ئەژمار بکەین وابزانم 1.5 ملیار چرکە دەکا، واتە لە بەرامبەر تاوانێکی یەک چرکەییدا تۆ سزایەکی ملیار چرکەیی پێدەدەی. دەیگەر بینە سەر کوفر یان نکۆڵیکردن ئەمە گەورەترین تاوانە لە گەردووندا، واتە نکۆڵیکردن لە ئەڵڵا و قبوڵ نەکردنی بوونەکەی ئەمە گەورەترین تاوانە لە گەردووندا. لەبەرچی گەورەترین تاوانە؟ چونکە ئەو زاتەی کە تەواوی نیعمەتەکانی بە ئێمە بەخشیوە بەم هەموو جوانیەوە ئێمەی ڕازاندووەتەوە، هەوا، ئاو، جەستە و ژیان، خێزان، دۆست، هاوڕێ و تەواوی نیعمەتەکانی دنیا کە لە بژاردن نایەن. ئایا ئەمە دادپەروەرانەیە؟ لەم ڕووەوە دەتوانین بڵێین بەڵێ، دەتوانین لە گۆشەنیگایەکی تریشەوە لەم بابەتە بڕوانین. زانستی جەنابی حەق بێ کۆتایە، یەکێک لە ناوەکانیشی زانایە، ئەلعالیم، واتە زانستی ئەو کۆتایی نییە، واتە هەرچیەک کە شایانی زانینە ئەو دەیزانێ، واتە ممکن نییە شتێک لە دەرەوەی زانستی ئەودا بمێنێتەوە. لە هەمان کاتدا لەبەر ئەوەی جەنابی ئەڵڵا لە سەروی کات و شوێنەوەیە، واتە لەبەر ئەوەی چەمکەکانی دوێنێ و ئەمڕۆ و سبەینێ لە ڕوانگەی خۆیەوە جێگەی باس نییە، چونکە هەر خۆی تەواوی ئەمانەی ئافراندووە، هەموو کاتەکان لە بەردەم ئەودا لە هەمان خاڵدا دەبینرێن. لەم سۆنگەیەشەوە خوددا بە زانستە بێ کۆتایەکەی خۆی ئەوە دەزانێت. بۆ نمونە کەسێکی خراپەکاریان نکۆڵیکار لە بوونی خوددا بهێنە بەرچاوت، هەر بۆ نمونە وەک فەرزی مەحاڵ لە جیاتی 70 یان 80 ساڵ تەمەنی 1,000,000 ساڵیشی پێ بدایە، جەنابی حەق بە زانستە بێ کۆتاییەکەی خۆی ئەوە دەزانێ کە ئەو مرۆڤە بۆ ماوەی 1,000,000 ساڵ سوود لە نیعمەتەکانی جەنابی حەق وەردەگرێت و هاوکاتیش ئیمانی پێناهێنێ. دیسان نکۆڵی لە نیعمەتەکان و خاوەنەکەی دەکرد، یاخود دەڵێین گەر ئەو کەسە بۆ ئەبەد لە دنیادا بژیابایە، واتە هیچ کاتێک پیر نەبووایە، نەخۆش نەکەوتایە، هەر نیعمەتێکیشی بوویستایە سوودی لێ ببردایە، بەڵام بۆ ئەبەد لەسەر نکۆڵیکردنەکەی خۆی بەردەوام ببوایە، واتە تاوانەکەی بریتی دەبوو لە نکۆڵیکردنێکی ئەبەدیانە. دەی تۆ هەڵدەستی بەوەی بە درێژایی تەمەنت نکۆڵی لەو زاتە بکەی کە بە تەواوی ئەمانەی بە تۆ بەخشیوە، تەنانەت بەوەیش دەسەڵ ناگریت کە دانی پێدانانەی، بەڵکو سەرپێچیشی دەکەیت، حاشا دەڵێی زاتێکی وەها بوونی نییە. دواتر ژمارەی گەردیلەکانی ناو گەردوون چەندەیە؟ مافی تەواویان پێشێڵ دەکەی. لەبەرچی؟ چونکە ئەڵڵا هەرچێکی ئافراندووە بە گوێرەی سروشتی خۆیان گوێڕایەڵی فەرمانەکانی پەروەردگاریان دەکەن، یان عیبادەتی ئەو دەکەن. دوو جۆرە عیبادەتیشمان هەیە، عیبادەتێکی شعورمەندانەی وەک ئەوەی ئێمە کە خاوەنی ئیرادەین، هەروەها هەندێکیش بێ ئەوەی بیناسن گوێڕایەڵی ئەو دەکەن، ئەوانیش بریتین لەو بوونەوەرە بێجیانانەی کە گوێڕایەڵی لەو یاسا و ڕێسایانە دەکەن کە پەروەردگار لە گەردووندا دایناوە. بەم شێوەیە ئەوانیش بە زمانی حاڵیان شایەتی لەسەر یەکێتی و دەسەڵاتی پەروەردگاریان دەدەن. لەم سۆنگەیەوە هەر یەک لە بوونەوەران ئایەتیان نیشانەیەکی بوونی خوددان، هەر هەمووشیان گوێڕایەڵی جەنابی حەق دەکەن، فەرمانبەرداریەتی فەرمانەکانی دەکەن. لەم سۆنگەیەوە کاتێک دەڵێی ئەڵڵا بوونی نییە، حاشا، وەک ئەوەیە مافی هەر هەمویانت پێشێڵ کردبێ، ئیدی گوێڕایەڵی و پەرستشی تەواوی ئەو بوونەوەرانە نادیدە دەگریت. دەی ئەمەیش تاوانێکی هێندە گەورەیە، وەک داخوازی دادپەروەری جەنابی حەق شایانی دۆزەخێکی ئەبەدیە. دەی جەنابی حەقیش بە زانستی بێکۆتای خۆی ئەمە دەزانێ کە وایە نکۆڵیکردنێکی ئەبەدیانە داخوازی سزایەکی ئەبەدیانەیش دەکا، هەر بۆیە لەم حاڵەدا سزایەکی نادادپەروەرانە بوونی نییە، واتە دۆزەخێکی ئەبەدی بۆ تاوانێکی ئەبەدیانەی لەم شێوەیە دادپەروەرانەیە. بەڵام لەم بابەتەدا چەند تێڕوانینێکی تریشمان هەیە، چونکە کاتێک سەیری ئاەتەکان دەکەین ڕاشکاوانە ئاماژە بەوە دەکا کە بۆ ئەبەد لە دۆزەخدا دەمێننەوە، خالیدینە فیها ئەبەدا. بەڵام هاوکات هەندێک ئاەتی تریشمان هەیە کە گوزارەی هاوشێوەی تێدایە. جەنابی ئەڵڵا دەفەرموێ هەتا ئەو کاتەی ئەڵڵا ویستی لەسرە دەمێننەوە. بەڕاستی ئەمە گوزارەیەکی زۆر سەرسوڕهێنەرە. هەر بۆیە دەشێ هەندێک لە مرۆڤەکان دوای ئەوەی سزای تاوانەکانی خۆیان وەرگرت جەنابی ئەڵڵا لە دۆزەخ دەریان بهێنێ. ئیدی دوای ئەوە چیان لێ بەسەر دێت ئەمەیان شتێکە کە ئێمە نایزانین. تێڕوانینێکی تایبەت بە بەدیع زەمانیشمان هەیە کە دەفەرموێ دوای ئەوەی مرۆڤ بۆ ماوەیەکی دوور و درێژ لە دۆزەخدا مایەوە، ئەو شتەی بە عەزاب ناو دەبرێ جۆرێک لە ڕاهاتن دروست دەکا. ئیدی لە شێوەی عەزاب دەردەچێت و وەک حاڵەتێکی یەکڕەنگی لێ دێت، وەک ئەوەیان لێ نایەت کە هەست بە عەزاب بکەن، وەک زنجیرەیەک ڕووداوی ڕۆژانەی ناو ژیانیانی لێ دێ، هەر بۆیە لە عەزاب بوون دەردەچێ. هەروەها بە گوێرەی جێڕانەوەیەک کە لە زاری ئیبن تەیمیەوە دەیجێڕنەوە، سەردەمێکی وەها بەسەر دۆزەخدا دێ
کە گژ و جیای تێدا دەڕوێت یان سەوز دەبێت. واتە لەم جێڕانەوەیە وتویانە ئیبن تەیمیە ڕایەکی وهای سەبارەت بە دۆزەخەیە، بەڵام بە بڕوای زانایانی ئەهلی سوننەت بە شێوەیەکی گشتی ڕووداوێکی لەم شێوەیە بۆ چینەکانی سەرەوەی دۆزەخە، واتە ئەو شوێنەی ئیماندارە گوناهبارەکانی لێیە، یاخود شوێنی کریستیان و یەهودیەکانە، واتە مرۆڤ گەلێک بوون باوەڕیان بە ئەڵڵا هەبووە بەڵام گوناهی گەورەیشیان ئەنجام داوە، ئەمانە لەو جۆرە شوێنانەدا دەمێننەوە. بە تێپەڕینی کات هەمویان لەوێ دەردەهێنرێن، ئیدی لە پاشماوەی شوێنەکانی ئەواندا گژ و جیا دەڕوێ، بەڵام شوێنەکانی خوارەوە کە موشریکان و کافرانی لێیە هیچ شتێکی لێ ناڕوێت و لەوێدا عەزابەکان بەردەوام دەبن. بەڵام بە ئاماژە بە تێڕوانینێکی تریش بکەم، ئەویشم لە تێڕوانینێکی بەدیعە زەمانەوە هەڵهێنجاوە. ئەویش لە شوێنێکدا دەفەرموێ مادام کافران ئاخیرەتیان بەو شێوەیە بینی و حسابیان بۆ کرد، هەر بۆیە بە هەمان شێوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێ. بۆ نمونە ئەمانە باوەڕیان بە ژیانی ئاخیرەت نەبوو، باوەڕیان بەوە نەبوو کە لە دوای مردن زیندووبوونەوەیە کە بێ، حاشا دانیان بەبوونی خوداش دانەنا، ڕۆژی لێپرسینەوەیان قبول نەکرد، باوەڕیان بە بەهەشت و دۆزەخیش نەبوو. هەر بۆیە دوای ئەوەی بۆ ماوەیەکی دیاریکرا و سزای دۆزەخ دەبینن، ڕەنگە ڕەوانەی عەدەم بکرێنەوە، چونکە ئەوان باوەڕیان بە عەدەم هەبوو، واتە دەیانگوت لە دوای مردن هیچ شتێک بوونی نییە. ئیدی بەو شێوەیەش مامەڵەیان لەگەڵ دەکرێ. تێڕوانینێکی لەم شێوەیە هەیە. بەڵام لە کۆتاییدا دەمەوێت شتێک بڵێم، وەگەوەی لە سەرەتایشەوە ئاماژەم پێدا هیچ کەسێک زیاتر لە جەنابی حەق خاوەنی بەزەیی و دادپەروەری نییە. خۆگەر هەندێک لە مرۆڤەکان ڕەوانەی سزا بکرێن، ئەوا گومان لەوەدا نییە کە شایستەی ئەو سزایەن. دەنا جەنابی حەق بە شێوەیەکی ناڕەوا مامەڵە لەگەڵ کەس ناکە. ئێمەش لە پێگەیەکدا نین کە چێ لە ئاخیر زەماندا بۆ کوێ دەڕوە، چونکە مۆڵەتی کارێکی وەهایش بە مرۆڤ نەدراوە. زۆر جار لە بۆ نەجیاوازەکاندا ئەم قسەیەم دووبارە کردووەتەوە، مرۆڤ پاسەوانی دۆزەخ نییە، هەروەها پاسەوانی بەهەشتیش نییە، چونکە ئێمە سەلاحیەتی کارێکی وەهامان پێ نەدراوە. هەر بۆیە مافی ئەوەشمان نییە کە بڵین فڵان کەس دەچێتە دۆزەخ و فیسار کەسیش دەچێتە بەهەشت، چونکە ئەوەی بڕیار لەسەر ئەمە دەدا جەنابی ئەڵڵایە. ئێمەش ئەوە دەزانین کە ڕەحمەت و بەزەیی جەنابی ئەڵڵا هەردەم لە پێش عەزابیدایە. ئەمەش ڕاستیە کە خۆی بە ئێمەی فەرمووە. هەر بۆیە هەتا ئەو ساتەی باوەڕمان بەوە هەبێ کە ئەڵڵا یان ئافرێنەرێک بوونی هەیە، پشتیوان بخوا ڕۆژێک هەردێ کە لە بەندەکانی خۆش دەبێت و دەیان خاتە بەهەشتەکەیەوە ئینشاءالله. تێڕوانینی من بەم شێوەیەیە، بێگومان هەر ئەڵڵا خۆی هەموو ڕاستیەکان دەزانێت.